عشت زنگنە و جاف ئەم دوو عەشەتە هەمەوەند قەومی شێخان ئەم چوار پێنج دەلۆ داوێ ئەمانە ئەم پێنج عەشەتە بەعام لەبەریان کردووە پیا و بە تەمەنەکانیان ئەساسن کە لەبەر کراوە کاتی خۆی من زۆر پرسیارم کردووە فەقێکان لەبەریانە کرد کاتی خۆی هەرچی فەقێ هەیە بوو کە سەڵتەی لەبەرە کرد هەندێک تورکمانەکانش لەبەریانە کرد ئێمە چۆن جیاوازیکەین لەبەر ئەوەی کەوا بزانین ئەمە زیاتر کوردیە ئەمە کەیکە زیاتر تورکمانی کەوا سەڵتی تورکمانی زیاتر نەخشی زۆرتر پێوە بوو لێرە قەیتانیە بوو زیاتر قەیتانیان لێدا فەقانیان نابەست فەقانیان لەگەڵی نەئەبەست یانم هەر شتی اعتیادی بوو جەمەدانەکەیانش جیا بوو ئێمە کە ئەکرا لەگەڵ مشکی ئەکرا مشکی ناسنامەی کوردە ئێستا من دانەیەکم لایە بۆ کابرای دووریومە دەبان زۆر کەمە یان ساڵی جارێ ساڵی دووجا دوو شەخص دێ مەسەن ئەڵێ حەزم بەکەوە سەڵتەیە بۆ مناسبەیەتی سەیرەکەی بۆ ڕسمێتی بوو ئەوەیەتی مناسبەیەکی هۆزەکان بکرێت لەبەری کاتی تر ئەم بابەتانێ حەزەکەم کامیرەکەتان بێت لە نیزگەوە ئێستا ئەمە سەڵتەیە ئەمە سەڵتەیە ئەمە سەڵتەیە ئەمە سەڵتەیە پێش و کە ئەدورا زۆر خەیاتە کۆنەکان باسییان کردووە بۆم ئەمانە هەمووی بەدەست لێدرا ئەو قەیتانانە هەمووی بەدەست لێدرا ئێستا مەکینە هەیە بەو مەکینەیە ئیدورین ئەمەش زیاتر نەقشەکرا ئەمە تورکمانەکان ئەمانە زۆر نەقشدارە ڕەنگی زەردی لێدەن خۆمان ڕەنگی تایبەت خۆی لێدەین بەس ئێستا هەنێ بابەتی هەیە ئەشیای هەیە نەماوە بابەتەکانی خۆی نەماوە حەزەکەم سەرکی ئەمجا ژوورەوەی بە بەکرەیەکی ڕەنگێکی کا ببی نەخشێنی ئەمە لە ژوورەوە هەمووی لەزگەیە بینیو تا لەبەرەوە دەقێکی هەبێک ڕاوەسێ ئاوها بەشی هەیە سێریش بکەم ئەمە دووبەرە ئەبێ بەرێکیکەی هەبێت قۆڵەکەیشی وەکو خۆی قۆڵەکەیشی ئەو بەری هەیە کە ئەو فەقیانە لە ژوورەوە ئەبەسرێت کاتی خۆی ئاوە ئەبەسرا پارچەیە بلولیان نەکرد ئەمجا ئەویانەکرە بەری ئاڵکانە ئێرەوە بەس ئێستا ئاسانکاری بۆ کراوە ئەو فەقانە لێرە لاسیقێکی بۆ ئەکەن لە بۆی بەر نەبێتەوە فەقیانەکە کە با بڵێن ئەم کەواکرێتە بەر سپێکەی دەرەچێ ئاوە ئەیبەستنەوە تەقریبەن فەقیانەکە درێژی 2 مەترە ئەمە کەواکەیە بینیو تا ئەمە خوارەوەی حەسەب زەلامەکە 70 سانتیرە بەس تەنیشتێکی هەفتایە ئەمە لەبەرەوە کە هەنگاو بنێ وەکو ئەسڵ بابەتەکە هەنگاو بنێ دەم نەکاتۆ کە ئاوە هەنگاوتنا ئەو خەتە لا نەچێ ئەوەش حسابێکە لە حسابەکان ئەبێ خەیاتەکە حسابی بۆ بکە ئەوەش بابەتێترە تۆ ڕێ ئەەکەی بێت زۆر شوێن دیار نەمێ ئەسڵ بابەتەکە لێرەش بە قەیتان کامیرەکەتان بە ئەمە قەیتانە هەنگاو بنی ئەمە هەڵمەتەکی ئەسڵ بابەتەکە وایە بۆ ئەوە کراوە لەبەرەوە کاتی خۆی سیارۆشت نەبووە منتیقی خۆمان کوردستان خۆمان زیاتر بەرزی و نزمی بووە کە هەنگاو بنی دەم کاتەوە ئەمە نەدەڕێ ئەمە ئەسڵ بابەتەکە وایە جا لێرەوە حەزەکەم لێرەش ئەمە دوو گیرفانی هەیە دوو گیرفان تەنشتی هەیە ئەمەش قەیتانە پێش وەم قەیتانە ئافرەت هەبوو ئەچۆ لە ماڵ ئەیان دووری حەق دەست خۆیان نەسن ئەمە بە نەخشێکی زۆر جوانە دوودرا ئەمە وەک ئێستانی ئێستا ئاوە خەتێکی لێدرێ
ئەم قۆڵی نییە لەبەرەوە سەڵتەکە قۆڵی هەیە ئەمە نابێت قۆڵێ بێت لەبەرەوە قەڵەباڵغەیە دروستەکە گەرمە بێت هەندێک شەیە هەندێک زەلام شەیە بەسکەواکەشی لەبەرەکە لەگە کراسێکە زۆر شتی ئەتیانی جوان شە ئەمجا ئەمە کەوا و چاکەت ئەماگە چاکەت بێ پشتگوێنەکە لە ڕەنگی خۆی بکەیت پشتگوێن لە ڕەنگی قوماشەکە خۆی بکەیت ئەگە سەڵتەکە بێت زۆر ئەسڵی سەڵتەکە ئەبێ ئەوش قوماشێکی سپیرێت پشتگوێنەکەی 4 مەتونیەیە بەڵێ نا ئەوە بابەتێتر ئەوە قوماشیکەی ئەوێت تقریبەن ئێساتی ترۆنەکەین 2 مەتری ئەوێ 2 مەتر هەڵاودیوەکەی فەقیانەیە کامل دەرەچێت 2 مەتر شەرواڵەکەی ژێرەوەی سپیە کاتی خۆی خامەکرا نەبوو بابەتر نەبوو ئێسا قوماشیکە زۆر زۆرە قصر ودكان